سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێزی تەلەڤیزۆنی دیمەن لە پرۆگرامی کلیل بەدیدارتان شاد بووینەوە. بابەتی ئەم جارەمان بابەتێکە بۆ دووربوون لە بەڵا پێویستیمان بە ئارامگری و خۆڕاگری و سەبر و تەحەممولە. بەداخەوە بەردەوام هەواڵی ناخۆش، هەواڵێک کەوا ناخهەژێنە دەیبیستین دەیبینین لە تیڤیەکانەوە، لە ڕاگەیاندنەکانەوە، لە سۆشیال میدیاکانەوە کە بەداخەوە ڕاگەیاندکاری ئێستا وەکو هەنگی لە کلۆری دارە دۆزی بێتەوە، گەرما و گەرم نەک هەر بە قسە. جاران هەر هەواڵ لە ڕادیۆ دەمانبیزیان لە تەلەڤیزۆنەکانەوە تەنها هەواڵەکە بە وشە دەخوێندرایەوە. ئێستا نەک هەر بە قسە، ڤیدۆکەشی لەگەڵادا دەندرێت. هەر بە دەنگ و ڕەنگەوە تۆ دەیبینی ئەم تاوانە قێزەونە، ئەم تاوانە ناخەژێنە چۆن ئەنجام دراوە. لەو ڕووداوە ناخەژێنانەی کەوا بە کامێراکانی چاودێری گیراوە یان بە موبایلێک تۆمار کراوە، بەداخەوە کوشتنی کەسێکە لەلایەن کەسێکی ترەوە کە یەکەم نزیکترین کەسی خۆیەتی، باوک ژن و مناڵی خۆی دەکوژێ. لەم کوردستانە پاکەی ئێمەدا کە دەگمەن نەبێ ئەو ڕووداوانە نەبوون، ئێستا زۆر بوون خواپەناماندا. ئەبینی باوکێک دەستی دەچێتە خوێنی ژن و منداڵی خۆی کە ساڵانێکە بەیەکەون، کە ڕەنجی بۆ داون، کە عەرەقی بۆ ڕشتون، کە بە خێوەی کردوون، کەچی شیرازەی ئەم خێزانە واتێک چووە باوکەکە خێزانەکەی خۆی هەمووی لە ناو دەبا. ئەولاد باوکی خۆی دەکوژێ. ئەم کوڕا دەستی دەچێتە خوێنی باوکی خۆی بە فیشەشێک ساردی دەکاتەوە. باوکێک کە دەیان سەرما و گەرما و شەونخونی ژیانی چێشتووە. جار هەیە تەنەزولی زۆر گەورەی کردووە لە پێناوی سەلامەتی منداڵەکانیدا، لە پێناوی ئەوەدا کە ئەوان برسیان نەبێ، کەچی بەداخەوە دوژمنەکە لە ناو ژوورەکەی خۆیدایەتی. ئەولاد باوکی خۆی دەکوژێت لەسەر نەکڕینی مۆبایلێک، لەسەر ئەوەی ئۆتۆمبیلێکی بەدڵی خۆی بۆ نەکڕیوە. بەداخەوە ژن مێردی خۆی دەکوژێ. ئەبینین مێرد ژنەکەی خۆی دەکوژێ. ئەو ژن و مێردەی کە پەروەردگار دەفەرمێەوە ئەخەذنە منکم میثاقا غەلیظا. جاران ژن و مێرد خۆیان لەسەر یەکتر بەکوژ دەدا. پیاو خۆی دەکردە قەڵغانی گولە ژنەکەی بەرنەکەوێ، ژنیش بە هەمان شێوە خۆی بە قوربانی هاوسەری دەکرد. کەچی ئێستا لە کۆمەڵگادا دەبینی نەجارێکە و نەدوو جارە هاوسەری خۆی دەکوژێ. زاوا خەسوو خەزوری خۆی دەکوژێ کە وەکو دایک و باوکی خۆی وایە. خەزور زاواکەی خۆی دەکوژێ کە کوڕی ماڵەکەیەتی. برا برای خۆی دەکوژێ، برا براژنی خۆی دەکوژێ. دراوسێ کە جاران دەیانگوت دراوسێ میراتی دراوسێکەی دەگرێ، لە برا و کەسوکاری خۆی لێ نزیکترە. ئەبینین لەسەر شتێکی زۆر زۆر سادە دراوسەکەی خۆی دەکوژێ. پەلاماری چەک دەدەن لە یەکتر. بەخوا گەر سەیری ئەم ڕووداوانە بکەی، دادوەر لە دادگادا هەڵی سەنگێنێ، تەنها عاجزیەکی سادە بووە بەڵام قوڵ کراوەتەوە لە بینی ئەم باوکو ئەولادەدا، لە بینی ئەم ژن و مێردەدا، لە بینی ئەم ماڵە خەزور و زاوایەدا، لە بینی ئەم دراوسێ و دراوسەیەدا، لە بینی ئەم برا و براکەی تریدا کە پەلاماری چەکیان داوە لە یەکتر و گەیشتۆتە حەدی کوشتن و بریندارکردن. هەر شتەکە سادە بووە، ڕووداوێکی سادە. وەڵڵا شایانی ئەوە نەبووە عاجزیەکی لەوەسیە سادەی لەسەر بکرایە، بەڵام دەبوو نەگەیشتایە ئەوەی، بەڵام قوڵ کراوەتەوە. قوڵکردنەوەی ڕووداوەکان خۆشەویستان وەکو قوڵکردنەوەی برین وایە. ئێستا ئینسان ئەگە برینێک بەدەستیەوەی بێ، بە شوێنێکیەوە بێ، خوای پەروەردگار ئەم مرۆڤەی وا دروست کردووە وردە وردە ئەم برینە خۆی ساڕێژ دەبێ. خڕۆکە سپیەکانی خوێن بە ئاگا دێنەوە، قەتماغەیەک دەبەستن ئەو شوێنە بۆ خۆی وردە وردە بینیمانە هەمومان شوێنێکمان بریندار بۆ لە کاتی کارکردنەوەوانەدا. قەتماغەیەک دەبەستێ، چینێک پێستی تازە لە ژێرەوە دێتەوە، برینەکە فڕێدا. بەڵام ئەم برینە چەندە بچووکیش بێت، تۆ ڕۆژانە وەرە دەرزی لێ بدا،
وەرە نوکە مەقەستێکی لێ بدە، وەرە چیلکەوتدارێکی لێ بدە، وەردەوەدە ڕۆژانە خوێنی لێ دێری ئەی کا بە برینێکی پیس ئەو برینە بچکۆلەکە شایانی ئەوە نەبوو سەبرت لێ بگرتە بە ئاسانی چارەسەر دەبوو قەتماغی دەبست و کۆتایی پێدەهات تۆ دەیکەی بە برینێکی پیس. ڕووداوەکانی ژیانیش وەڵڵاهی ئاوان برینداری لە بینی مرۆڤەکاندا هەر دەبێ بەخوا هەر یەکێک لە ئێمە لەگەڵ نزیکترین کەسی خۆیدا کە ئەو هەموو ساڵە بە یەکەوە بووی عازیش دروست دەبێ لە بینی باوکو ئەولادا، لە بینی برا و برادا، لە بینی ژن و مێردا، لە بینە ماڵە خەزور و زاوادا دەکرێتە کە تۆ 30 ساڵ بە یەکەوە بی وەڵات دەمە بۆڵەش دروست بێ عاجزی برینەکانی سەر دڵ دروست بن. بەڵام ئەگەر قوڵت کردنەوە هەموو ڕۆژە نوێتکردنەوە بە ئاوی لێبوردن تعقیمن نەکردن نەت شۆردنەوە نەت پێچان لەبەر چاود لانەبردن هەموو ڕۆژێ هەر چیلکەودار و نوکی مقەست و نوکی دەرزیل لێدا ئەگاتە ئەو کارە ساتانی کە ئێستا بەداخەوە دایانبینین. ئەمە بەشی یەکەم کەسێک دەکوژێ و عەرزم کردن ڕاگەیاندنیش ترش و خوێشی پێوە دەکا. یعنی کەسەکە بێژەرەکە ڕاگەیاندکارەکە لەگەڵ ڕێزم بۆ ڕاگەیاندکارانی باش ئەڵێ هەنگی کولۆرەداری دۆزیوەتەوە زۆر بە تامەزرۆیەوە دەیگێڕێتەوە. وێنەکەی نەک جارێک 10 جار دەیهێنێتەوە سەر شاشەی تیڤیەکە و ناو مۆبایلەکە و پەیجەکە گەرمی دەکاتەوە دەیهێنێتەوە بەر چاوت ئەمجا ئەم پەیجە لەو پەیجەی وەردەگرێت وەکو ئەوەندە ڕووداوێکی خۆش بێ وەکو ئەوەی کە ناخی مرۆڤی ویژدان زیندوی مسلمان نەهەژێنێ کە ئینسان جار هەدەوێت ڕووبکە بەولاوە بۆ ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان بینەرانی بەڕێز یەکسەر دەبێ بڵێ هاوارکە یا ڕەبی خوا پەنامان بدەیت خوا ڕەحممان پێ بکەیت خوا لەو کارە ساتانە بمپارێزی. بەشی دووەمیان ڕووداوەکان کەسێک دەکوژێ خزمی نییە بڕواتان هەبێ پێشتریش نەیناسیوە ئەوە لەوە دەچێت یەکەم بەرکەوتنی ژیانیان بێ بەیەکەوە. لەسەر چی؟ لەسەر ئەوەی فولایتێکی لەسەر شەقام بوو یەک دوو جا فولایتی بۆ لێداوە یەک دوو هۆڕنی لەسەر یەک بۆ لێداوە و هۆڕنەکەی وەکو نیشانەی جوێندان وا بووە دوو لە ڕوویەوە دەستی شکاندۆتەوە سەری ئۆتۆمبیلەکەی لە بەردەمی دوکانەکەی ڕاگرتووە لە بەردەمی مەطعەمەکەی ڕایگرتووە لە بەردەمی ماڵەکەی ڕایگرتووە دێتە دەرەوەکە ئۆتۆمبیلەت بۆ لێوە ڕاگرتووە ئەوە بەتونتر وەڵامی دەداتەوە. سەیدەکەی ئەمانە یەکتریان پێشتر هەر نەبینیوە ئەمە هەموو لە کوردستانە هەموو نمونونەکان واقعین و لەبەر چاومان و بەداخەوە دێنەوە یادگەمان کە هەر دووبارەکە ئەوەی کە خزمێک دەکوژێ ئەوەی کە نەناسیای و بێگانەیەک دەکوژێ دەکرا بەڕێزان دەکرا بە دوو قسەی خۆش بە دانیشتنێک بە هەندێک تەنەزول لە حەقی خۆت چەند چرکەیەک خۆگرتن وەڵام نەدانەوەی بەرامبەر وەڵڵاهی کێشەکە کۆتایی پێدەهات. بۆ نمونە کەسێک لەگەڵ ماڵی خەزوریدا کێشەیەکی خێزانی هەیە هەر دانیشتن دوو پیاوی وەکو جەنابتان دانیشێ دەکرێ بگەینە ئەنجامێک. دوو ڕێگامان هەیە سێمی نییە. قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئەو دیاری خەڵاتی ئاسمانە بۆ سەرزەوی شاخەڵاتی خوای پەروەردگار و دوا کتێبی ئاسمان دوا دەرمانی ئاسمان بۆ دەردەکانی سەرزەوی دەفەرمێ فەئیمساکم بمەعروف ئەو تەسریحم بإحسان لەگەڵ خێزان ڕێک نەکەوتی پەلاماری چەک مەدە لە ماڵی خەزورت کە وەکو دایک و باوکە دوان ئەی خەزور باوکی کچ پەلاماری زاواکەت مەدە و مەیکوژە فەئیمساکم بمەعروف بەیەکەوە ژیان بە جوانی بە ڕێک و پێچی بە حەیا و حرمەتەوە ئەو تەسریحم بإحسان کێشەکە زانیتان چارەسەر نابێ گەیشتۆتە بنبەست ئەم دوانە بەیەکەوە ناسازێن جیابوونەوە ئەویش بئیحسان بە جوانی بۆچی بگاتە شەڕ و ئاژاوە پەلاماردان با جیابوونەوەکانیشمان بئیحسان بێ بە ئەو پەڕی جوانی و لە خۆبردوویی بێ. کەسێک ئۆتۆمبیلەکەی لەبەر دەمی دووکانی کەسێک ڕاگرتووە لەبەر دەمی ماڵەکەی ڕایگرتووە قەیچەکە دەتواندرا زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت کاکە داوای لێبوردن دەکەم کابرا دێتە دەرەوە لە دوکانەکە تووڕە بووە ئەڵێ ئەو ئۆتۆمبیلێت کاکە بۆ لێرە ڕاگرتووە ئەگەر خاوەن ئۆتۆمبیل بەس بە زمانێکی شیرین بە لێوێکی بە خەندەوە بە نێوچاوانێکی کراوە بڵێ کوڕە وەڵڵا کاکە گیان داوای لێبوردنت لێ دەکەم زانی بە داوای لێبوردنەکە ئەهوەن نابێتەوە هێشتا تووڕەیە بڵێ وەڵڵا برا حەقی جەنابتە زانی هێشتا هەر تووڕەیە بەردەمی دوکان و کۆگاکەت گرتووە بەردەمی ماڵەکەت گرتووە ڕاستە جاری وە سارەکەت بردووە لە بەردەمی گەراجەکەی ژن و مناڵی دەوێت بێتە دەرەوە سەیەکەی ئۆتۆمبیلەکەی عاسیە بوو هێشتا هەر تووڕەیە کوڕە بڵێ سارەکە بە قوربانی دڵت بێ وەڵڵا بشت شکندایە فڕێتدایە ئەو لاوە هێشتا حەق بە تۆ بوو ئێ کابرا بەخوا دار و بەر بێ نەرم دەبێت چاو لێ بەم دوو سێ کەلیمە
داوای لێبوردن لێ دەکەم وەڵا برا حەق بە جەنابتە یاخوا ماڵت ئاوا بێ دوکانت پڕبەرەکەت بێ برا وەڵا سیارەکە بە قوربانی دڵی بەڕێزت بێ بەس وەڵی ناچار بووم ئیتر شوێنێک نەبوو ئیشاڵە دووبارە نابێتەوە سیارەکەشت بسووتان مایە هەر تۆ گەورەی دەنوێنی یەکسە کابرا ئاوێک دەکرێت بە دڵیدا چاو لێ کێشەکە کۆتایی پێهات جار هەیە بۆ ئەوی لەم بەڵایە خۆت بە دوورکەی خۆجێلکردن کە ئەو پەڕی عاقڵیە هەندێک جار خۆجێلکردن ئەو پەڕی عاقڵیە خۆت وا بنوێنە کە لەم بابەتە تێناگەی ئەنی کابرا دوو لە ڕووی جەنابەتەڵەن فڵان کەس جێلە گەمژەیە دەبەنگە هەندێک جاری ژیان تۆ لەو پەڕی عیلم و زانست و عەقڵ و ژیری دابی ئەبێ خۆت جێلکەی خۆت جێلکردن بەخوا جاری وایە ژن ئەبێ خۆی جێلکە لە قسەی پیاوەکەی پیاوە بێ خۆی جێلکە لە هەندێک بۆڵەی ژنەکەی واللهی باوکو ئەولاد دەبێت بەرامبەر بە یەکتر بە هەمان شێوە دوو شەریک لە شوێنێکە دوو هاوکار ئەبێ هەندێک جار خۆت لە جێلیدەی ئەو خۆ لە جێلیدانە ئەو پەڕی عاقڵمەندیە هەندێک جار بەڕێزان پێویستە گوێی خۆت گرانکەی کابرا هەر قسەیەکی کرد و یەکسەر جوابی دەیتەوە ئیدارە ناکەی ئەبێتە شەڕ و هەرا خۆ گوێ گرانکردن یعنی وا بزانە هەر گوێ لەو قسەیە نەبووە کەسێک جاریوا لەبەر خۆیەوە بۆڵەیەک دەکات تۆ یەکسەر بۆی بگەڕیتەوە ئابزانم وتت چی ئەدو دووبارەیکەوە نا پێویست ناکە گوێی خۆت گرانکە ئەو بە ڕێی خۆیدا دەڕات تۆش بە ڕێی خۆتدا وا بزانە ئەو هۆڕنەم هەر گوێ لێ نەبووە وابزانە ئەو فولایتەم هەر نەبینیوە دڵنیا بن نەشەڕ نەکوشتن ڕووی نەدەدا هەرەوەی کەسێک ئەیدا بە سوڵح ئەڵە غەدرم لێ کراوە ئەمەوێ حەقی خۆم بستێنمەوە دوای ئەوەی کە کەسێک دەکوژیان کەسێک بریندار دەکات سەی دەکەی سوڵحێک دەکات چەند پیاوی بەڕێزی مامۆستای بەڕێزی ئاینی مزگەوتەکان شێخ و مشایخ پیاوی بەڕێزی وەکو جەنابتان خاوەن دیواخان و حرمەت ئەم لادەکە ئەو لادەکە سەد دەست ماچ دەکات بەزەوەندە عەفویکەن ئەم جا بێ پارەیەکی زۆریش بدە ئەگە بیر بکەیەوە یەک لەسەر سەتی ئەوەی تەنەزول بکردا لە حەقی خۆی ئەم شەڕە ڕووی نەیەدا ئێستا ئامادەیە دە دەفتەر دۆلاری بڕوە ئەگە دە وەرەقەی بڕۆیشتایە ئەو کێشەیە کاتی خۆی کۆتایی پێدەهات کەچی دوای یەکەم جار دەڵێت نە وەڵڵا تەنەزول ناکەم بۆ باوکیشم کەچی دوایی سەد ئەوەندەی حەقی خۆی تەنەزولیش دەکا و دەستی دە کەسیش ماچ دەکا کورە دەستی سەد کەسیش ماچ دەکا ئەگەر دە تەنەزولەت بکردایە نە دەستی خەڵکت ماچ دەکرد نە تووشی پۆلیس و ئاسایش و بەردەمی دادوەر و مەحامی دەبووی نەتدەبینی ئەنجا یەکێ دەڵێ ئەی مامۆستا عەینی هەرچی حەقم خوورا من دەنگ نەکەم نە پەنا بۆ پۆلیس بەرە پەنا بۆ شکات بەرە پەنا بۆ دادگا بەرە ئەڵێ وەڵات جاری وایە منیش لەگەڵتام دەستگاکانی پۆلیس بۆ شکات وەرگرتن دەستگاکانی دادگا بۆ یەکلایکردنەوەی دۆسیەکان وەکو پێویست نین بەخوا کابرای بەرامبەرەکە دەستڕۆیشتوێکی ناو حیزب و حکوومەت بێ حساب هەر بۆ دادگا هەر ناکە ئەی دەبێت چی بکەی پەنا بۆ حکوومەت نەبەی پەنا بۆ پۆلیس و دادگا و ئاسایش نەبەی ئەبێ پەنا بۆ شەڕی عەشایری بەری ئایا ئەوە دوا حەل و چارەسەرە نەوەڵڵا ئەوەش دیسان دەبێت جارێشکە دانیشەوە سوڵح بکەی کە سوڵحت کرد ئێستا یەک بەشت ڕۆیشتووە دوایی سەد بەشیشت دەڕوە ئەمجا ئەو هەموو منەتەی کە بەسەریش تا دەکرێت پەنا بەخواگە کەسێک مردبێ کوژرابێ لەو ڕێگادا تۆ قەرزارباری دیوانی خوای گەورەی ئێترەوە هەرەوە نەفەرە نەمردووە ئەوە تۆ چەندین خێزان دوێران کرد منداڵێک بێ باوک بێ ئافرەتێک بێ هاوژین بێ دایک و باوکێک جەرسووتا بێ چی جوابی خوای پەروەردگار دەدەیەوە لە قیامەتە لێرەدا چارەسەرەکە ئەوەیە لەسەر خۆ بە لە بەڵا بە دوور بە بەتایبەت ئەو لەسەر خۆیە وامەزانە هەر بۆ کەسێکی بێدەسەڵاتی فەقیر جەریوە کابرا فەقیرە بێدەسەڵاتە بێکەسە بێچەکە کەسی بە دەورەوە نیە وەڵڵا دەبێت لەسەر خۆ بێ تر فەقیرە هیچ پێ ناکرێت ئەم لەسەر خۆیە ئەم تەحەمولە ئەم لێبوردنە بۆ کەسێک جوانە کە دەزڕۆیشتوو بێ کە خاوەن خزم و کەس و هۆز بێ کە دەوڵەمەند و پارەدار و پلەدار بێ ئەمانە دەبێت زیاتر بە تەحەمل بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی تەرغیب و تەرهیبا بە ژمارە فەرموودەی 819 هاتووە تاجی سەرمان نوری چامان محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله يحب الغني الحليم المتعفف ويبغض البذيء الفاجر السائل الملح إن الله براستي الله سبحانه وتعالى
بە ذاتی خۆی یحب و بەردەوام ئەم کەسانی خۆش دەوێت ئەم ئەلغەنیە ئەم دەسەڵاتدارە لەگەڵ ئەو هەموو دەسەڵاتی مادی و هێز و چەکەدا الحەلیم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت چەند جوانە کەسێکی لەسەرخۆ هەیە من بێ ئەوەندە دەسەڵاتی هەیە دەستی دەڕوا کەچی لەگەڵ ئەوەشە زۆر لەسەرخۆیە الحەلیم کەسێکی نەرمونیان ئەڵێ ماڵحەمی سەر برینەکانە المتعفف زۆر لێبوردەیە لە حەقی خۆی دەبورێ ئەڵە با شەڕ ڕوونەدا با کەس لەسەر من تووشی فیتنە نەبێ با بەهۆی قسەیەکی من و ئاماژەیەکی من و فەرمانێکی منەوە مناڵک بێ باوک نەبێت جەرگێک نەسووتێ خوێنێک نەڕژێ فیتنەیەک ڕوونەدا شەقامێک نەشێوێ وڵاتێک گوێران نەبێ المتعفف زۆر لێبوردەیە ويبغض بەردەوام خواڕقی لەو کەسەیە ئەلبەذی کە جوێن فرۆشە کە زمان شڕە کە زمان پیسە ئەلفاجر شەڕانی دایمە لەسەر پێش شەڕێک ڕوو بدە ئەسائیل بەڵام هەر ئەوەندە شەڕەکە ڕوویدا جوێنەکەیدا فیتنەیەکە دروست بوو ئەمجا دەکەوێتە پاڕانەوە ئەلمولیح ئەم جیاوازیش نایەنێ دەستی ئەم ماچ دەکات دەستی ئەو ماچ دەکات خۆیەکە بە دیواخانی ئەودا لەم دەپاڕێتەوە حتا بڵی زمانی پیس بووە زمانی خۆی نەگرتووە ئاگری شەڕەکەی هەڵاگەی ساندووە و چەکی بەکارێناوە دوو فیشێکی تەقاندووە ئەمجا ئەسائیل ئەمجا لە خەڵکی دەپاڕێتەوە ئەمجا داوای لێبوردن دەکات ئەمجا دەستی خەڵک ماچ دەکات ئەلمولیح وازیش نایەنێ ئەڵێ بە قوربان تامم عەفوم بکەن ئەمە خوا زۆری پێ ناخۆشە خوای گەورە ڕقی دەبێتەوە لەو کەسانە کە ئەوەندە بێکەسایەتین دوو لە ڕووی جەنابتان کەواتە چەند جوانە ئەو کەسانە بی کە خوا خۆشی دەوی کە خوا خۆشی ویستەی لە دنیادا سەربەرزت دەکا عیززەتدارت دەکا بەقای سوڵتە و دەسەڵاتەکەت بۆ دێڵێتەوە هێمنی و لە سەرخۆیەکە دەبێتە ناسنامەی کەسایەتیت وەڵڵاهی خەڵک ڕێزی زیاترت لێ دەگرێت بەردەوام دەبێت ئەم ناز و نیعمەتەی خوای پەروەردگار لەسەرت ئەم جاگە خوا خۆشەویستی نیشانەی ئەوەیە عاقبەت خێر دەبی بە ئیمانەوە دەژی بە ئیمانەوە دەمری جێگات بە هەشتی بەرین دەبێت بەڵام تخوا معقولە تۆ ڕۆژتاوە دەست لەسەر موبایلەکە بێت جوێن بۆ ئەم بنووسی جوێن بۆ ئەو بنووسی جاوایەکی لەسەر کۆمنتێک لەوە چێ بێ بەگشتا بێ ئەمجا دوایی خێرا پەلاماری چەک دەدەی ئەمجا دواییش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەسائیل لەم و لەو دەپاڕێ و ئەلمولیح وازیش نایەنی هەناوەندە عەفوت کەن کە خوا ڕقی لێی بوو ڕێت لێت بوو کەسایەتین نامێنێ شەخصیەتن نامێنێ ئیمانەکە لە خەتەرایە لەوە ئەچێ نەچێ بەهەشتەوە چونکە بەهۆی فیتنەیەکەوە کە خوێنی خەڵکانێک بە ناحەق ڕژا تۆ سەبەب کار بووی ئیمانەکەت لە مەترسیدا دەبێ پەنا بەخوا مەڵێ من تەبیعەت توندم وەڵا من عەسەبیم زۆر کەس ئەو بەڵگەیە بۆ خۆی دێنێتەوە وەڵا من بەدەست خۆم نییە هەرکا کە هەر تەبعم وایە هەر خۆم کەسێکی توندە تەبیعەتم وەڵی کەسێکی عەسەبیم نابرای شیرینم خوشکی باشم کاکە هەندێک خۆت ڕابێنە هەندێک خۆت ڕابێنە بە ئیزنی خوای گەورە نەرمونیان دەبی الحلم خصلة مكتسبة وليس عادة حلم لسرخوي ونرمونياني بدەستهێنراوە ئەوە نییە عادەتێک بێ هەر لەگەڵ تا لە مناڵیەوە گەورە بوو بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە کە لە سلسلەی حەدیث صحیحی ئەلبانیدا بە ژمارە فەرمودەی 342 هاتووە سەروەرمان تاجی سەرمان نوری چاومان شەفیعی مەحشەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ إنما العلم بالتعلم خەڵکی نەبزانن بە دڵنیاییەوە زانست بە فێربوونە قەت قوتابیەک با خۆی وا تەڵقین نەدا قەناعەت بە خۆی نەکا کە من فێر نابم دایک و باوکی بەڕێز مناڵەکەت ئەم ساڵ لە قوتابخانە دەرنەچوو هاتەوە کارتەکەی هێنایەوە چەند خاڵێکی سووری تێدا بوو دەرنەچوو بوو قەت مەڵێت تۆ فێری هیچ نابی پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ڕابەری گەشببینی بوو فەرمووی ئینەمە العلم بالتعلم خەڵکی نەزانست بە خۆفێرکردنە بە فێربوونە کەس دەستکی دایکی کە هاتوۆتە دەرەوە زانانە بووە وردە وردە لە قۆناغی باخچەی منداڵانەوە چەند پیتێک فێر دەبی ئەمجا توادە دەچێ قوتابخانەی بنەڕەتی دواتر دەچێ ئامادەی دەچێ پەیمانگا دەچێ کۆلێج دەچێ خوێندنی باڵا ئەوی بە پرۆفیسۆر ئترەوە خەڵکە خۆ هەر ئاوا قۆناغبەندی ڕۆیشتووە زانست ماندووبوونی دەوێ زانست بە خۆفێرکردنە وإنما الحلم بالتحلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإنما الحلم بالتحلم
لە سەرخۆیی و هێمنی و سالاری و سەنگینیش بە خۆڕاهێنانە لەسەر خۆ نەرمونیان کردن. ومن يتحرى الخير يعطى، هەر کەسێ عەوداڵی خێر بێ خوا پێی دەبەخشێ. وەڵڵاهی بەیانی کە لە ماڵ هاتێ دەرەوە کە ئۆتۆمبیلەکەت داگیرسان، کە چوویتە سەر شەقام، کە ڕۆیشتی بۆ دەوام، کە چووی بۆ کرێکاریەکە، کە چووی بۆ فەرمانگەکە، کە چووی بۆ ناو خەڵک، کە چووی بۆ سەردان و سیلەی ڕەحم، نێتی خێرت هەبێ بڵێ یا ڕەبی خوا تووشی خێرم کەی. نێتی ئەوەت هەبێ وەڵامی خراپەی خەڵک بە خراپەم بدەوە. نێتی ئەوە لە دڵتا بێ من ئەمڕۆ پیاوێکی بە تەحەمل سەبر و ئارامم دەبێ، خەڵک عەزیەتیشمدا عەزیەتی نادەم. یوعتا وەڵڵاهی خوا لەو ڕۆژەیە تووشی خێرت دەکا. بەڵام کاکە تۆ لە ماڵەوە ئامادە ئەڵێی ئایانگوت ساچمەزەنی داگیراوەیە، باروتت تێ کردووە بەش قارتەیەکی دەوێت لێی دەی، ئەڵێ هەر کەسێ ئەمڕۆ بێتە بەرەو ڕۆم وەڵڵا پەنجەیەکم بۆ بێنە زلەیەکی لێدەم، پەنجەی بەرز کاتەوە دەستی دەشکێنم. یوعتا وەڵڵا خوای گەورە تووشی بەڵای لە خۆت خراپترت دەکات. تۆ بەنێتی شەڕ لە ماڵەوە هاتوویە دەرێ، تووشی شەڕ دەبی. بەڵام ومن يتحرى الخير يعطى، هەر کەسێک عەوداڵی خێر بێ خوای گەورە تووشی خێری دەکات. ومن يتوقى الشر يوقى، هەر کەسێ لەبەر شەڕ و فیتنە ڕاکا و خۆی لە بەڵا لادا، یوقە خوای پەروەردگاریش لای دەدا. وەڵڵا خوا لە بەڵا لات دەدا، خۆ لە بەڵا لادا بەچی بە دوعای خێر. هەر بەیانی لە ماڵ مەچۆ دەرەوە بڵێ یا ڕەبی خوا لە بەڵا موسیبەت لام دەی. دوعا بۆ خۆت و بۆ خێزانت بکە، بۆ منداڵەکانت بکە، بۆ دایک و باوکت بکە، بۆ کەسوکارت بکە، بۆ هاوڵ نیشتیمانیانت بکە، هەر دوعا بۆ وڵاتەکەت بکە. دایما ئێمە بزەرورە لە وتاری جومعەدا لە وتاری دوعای نوێژەکانماندا بە تەنیاش بین، بڵێ یا ڕەبی خوا ئەم کوردستانە لە شەڕ پارێزی، لە شەڕی ناوخۆ بیپارێزی، لە شەڕی دەرەکی بیپارێزی. چونکە کە شەڕ هاتە وڵاتەوە لە مەلاوە تا فەلا هەمووی دەگرێتەوە، لە ساڵحەوە تا تاڵح، لە نوێش خوێنەوە تا ئەهلی خراپەکاری، شەڕ ئاگرە لە ئاسمان دەبارێ، فەرقی کەس ناکە بەسەر هەموواندا دەبارێ. وەیە دوعا بکە، بە دوعاکردن بە ئیزنی خوای پەروەردگار خوا لە شەڕ لامان دەدا. ئەمجا خۆت ڕابێنە لەسەر نەرمونیانی. هەر جا لە زۆر تووڕە بووی ویستت قسەیەکی تند بکەی، من دەڵێم بەس تا 10 چرکە بژمێرە، کاکە 10 خولەک ناڵێم، 10 دەقەنا، 10 چرکە، 1 2 3 4 5 6 7 8 9 10. هەر ئەم 10 چرکەیە خۆت ڕاگرە قسەکەمەکە قوتی ئەدەیتەوە. قسە ئاوایە هاتۆتە دەرەوە دێتە سەر زمان، بەس 10 چرکە خۆت ڕاگرە دەڕواتەوە، ئەو دی زمانە بشکۆلێتەوە قوتی ئەدەیتەوە و قسەکە ناکەی و لە بەڵاکە بە دوور دەبی. خۆت ڕابێنە، ئەڵەی ڕقم لە فڵان کەسە تەلەفۆنەکەت بەدەستەوە مۆبایلەکەت ئەوە ژمارەکەت لێداوە یەکسەر ناوەکەیە تۆ خەریکی دەست بە جەڕسەکەوێن، من دەڵم بەس 10 چرکە سەبر بگرە، 10 چرکە ئۆکەی مەکە با جەڕسەکە نەڕوە، دوای 10 چرکەکە سار دەبێ و مۆبایلەکە دادەنێ و تەلەفۆنەکە ناکەی، کە تەلەفۆنت نەکرد دوای نیو سعاتیکە سار دەبێەوە پەرداخی ئاوە خۆ بڕۆ چاک خۆت تا دەرەوەی حەوشەکە بچەوە کتێبێکەوە خوێنە، ئەو ڕقەت وردە سار بۆەوە. وەڵا کابراش دوایی بۆ خۆی تەریقە نەبینی تۆتێک چوو نەشەڕ ڕوویدا، هەر بەو 10 چرکەیە خۆت لەسەر ڕابێنە لەسەر حلم. إنما الحلم بالتحلم، رسول الله صلى الله عليه وسلم فرموویەتی. چۆن فێری نوێژی سنەتی کردوین، فێری ڕۆژی سنەتی کردوین، فێری عومرەی کردوین، وەڵا ئەوەش فێری کردوین، دەبێت خۆمان ڕابێنین لەسەر نەرمونیانی. ئیمامی ماوەردی ڕەحمەتی خوای لێبێ لە ئەدەب الدنیا والدیندا لە مجەلەدی یەکە لە لاپەڕی 252 دا دەفەرمێ فالحلم من أشرف الأخلاق وأحقها بذوي الألباب. حلم لەسەرخۆیی بۆ ئینسانی بەڕێز و خاوەن عەقڵ و ژیری لە جوانترین ڕەوشت و ئەخلاقە، لە هەموو ڕەوشتێک جوانتر، و ئینسانی عاقڵ و بەڕێز و خاوەن کەسایەتی حلم و لەسەرخۆی و ڕق خواردنەوەیە، خب بەسەر خۆدا زاڵبوونە. بۆ یەکەم من سەلامەتی العێڕضی، ئەگەر لەسەرخۆ هێ من بووی کەسێکی هەڵچوو نەبووی دایمە کەسایەتیت پارێزراوە. دوو وەڕاحەتی الجەسەدی، دایمە جەستەد ئارامە، بڕواتان هەبێت زۆربەی نەخۆشی زەختی خوێن، سوکەری و شەکرە، جەڵدەی دڵ و ئەوانە، ژیرانی بوارڕیەکانی خوێن، چەندەها نەخۆشی کە پزیشکا بە ڕێزەکان دەیزانن و ئێمە مامۆسایانی زەحمەتە بیزانین، زۆری بەهۆی ڕق و قینەوە تووشت دەبێت. کابرا کە بەردەوام تووڕە بوو تووشی ئەنواع نەخۆشی دەبێت، کە حیلم و لەسەرخۆ و لێبوردە بووی هێمن بووی، وەڵڵی خوای گەورە جەستەشت ئارام دەکات لەو نەخۆشیانە دەتپارێزێ. و ئیجتیلابی الحەمدی، خەڵک ستایشت دەکات، خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان دەڵێم، خەڵکی دنیادیدە، خەڵکی دیندار، خەڵکی خواناس، خەڵکی بە ئەزمون،
خەڵکێک ئەزانێت دەستماچکردن و مەمنونی ئەو چ زەحمەتێکی هەیە خەڵکێک ئەزانێت سوڵحکردن هەروە ئاسان نیە و سەریشت دەڕوا ماڵت دەڕوا حیا و حرمەتیشت دەڕوا دایمە دەستخۆشی لەو کەسە دەکەن کە لەسەرخۆ هێ منە دوو کەس دەبێتە دەمەخاڵیان یەکیان جوابی ناداتەوە کڕەکاکە دەبڕۆ قەیناکە با حەق بە تۆ بێ سەتی وەکو من و تەڵین هەر ڕەحمەت لە دایک و باوکت بێ و ئیستیلابی الحەمدی ئەڵێ بەخوا فڵان کەس پیاوتر بوو وەڵی ئازاتر بوو هەیە ڕەحمەت لە دایک و باوکی بێ پەروەردەی جوان کراوە چاو لێت چەند خۆی لەو بەڵایە لادا کەسانی بەڕێز کەسانی بە ئەزمون و دنیاریدە و دیندار مەدحت دەکەن مەدحی خەڵک بەدەستدێنی هێدی و هێمنی لە سەرخۆیی شتێک دەچێت بە چەند شتێک بیلمەڕەضی بە نەخۆشی بەخوا ئینسان کە جەستەی بە ئازار بوو لە تاوی جەستەی خۆی ئەڵێ بە بەرامبەرەکەدا دەنووسێ وەک کوردەواری ئەڵێن بۆیە جاری وایە ژنێک کە نەخۆشە نەخۆشیەکانی زۆرن لە تاوی جەستەی خۆی پەلاماری مێردەکەیەدا ئەبێ ئەم مێردە مڕعاتی ئەو ژنە بکە جاران ئەم ژنەوانە بوو زۆر لە سەرخۆ هێمن بوو ئێستا کەوا تووڕە بووە هی ئازاری جەستەیەتی پیاوێک بە هەمان شێوە پیاوە نەرمونیانەکەی جاران نەماوە بۆ شەو تابانی لە تاوی جەستەی ئازاراوی خەوی لێ ناکەوێت کە شەو نەخەوتۆ بە ڕۆژ تووڕەیە توندە ئەبێن نەخۆشەکان بەڕێزن عوزریان بۆ بێنینەوە ئەوەی ساغێک بە تەحەمولە نەخۆشێک نابێت چاوەڕێی ئەو تەحەمولەی لێ بکەیت نەخۆشی تەحەمول ناهێڵێ ئەوی الغەضەبی مرۆڤ هەر چیەک بێ گۆشت و خوێنە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر موسا ئەو پێغەمبەرە پایە بەرزە لە ساتێک لە ساتەکاندا تووڕە دەبێ و ئەلقە الألواح لەوحەکان کە تەوراتیان تێدا بە عەرزیان دادا ڕیش و سەری براکەی هاڕوونی برا خۆشەویستەکەی ڕادەژێشێ پەلاماریەدا کاکە مرۆڤ دەکرێت چەندە خاوەنی حلم و لەسەر خۆیش بێ لە سعاتێکە لە دەدەقە لە تووڕەیەکی بەسەرا بێت تۆ نابێت زەربی سفریکەی ئەبێ بڵێ ئەم مەسافە تووڕەیە من سەبر دەگرم بەرامبەری ژن و پیاوێک ئەمە بەرامبەر یەک هیمکەن بڵێ ئەم ژنە 23 سعات و نیوی بە تەحەمول بۆ لەگەڵ منە نیو سعات تووڕەیە ئەم نیو سعاتە جوابی مەدەوە دوای دەچێتەوە سەبار و دۆخەکەی خۆی تووڕەیی حلم لا دەبە ئەو الظروف القاسية المتغيرة کاکە وەڵا کۆمەڵە بارودۆخت بەسەرا دێ قەرزاری کە تۆ قەرزار بووی نەدوێرا دەرگا لە خەڵک بکەیتەوە نەدوێرا بچێەوە ماڵی خۆت ماڵ و منداڵ داوای دەکرد و گیرفانت بەتاڵە خاوەن قەرز تەلەفۆنت بۆ دەکەوت تەلەفۆن هەڵناگری ئەم بارودۆخە تایبەتانە ئەم نەبوونی و نەداریە موچەکەت لە کاتی خۆیان نەهاتووە قەرزت کردووە لە دوکان و بەتەمای پارەیەکت دەستکەوێ و معاشەکە نەدرا کابرای خاوەنکار کرێکەی خۆتی نەدایە ئەم بارودۆخانە هەمووی وال لێ دەکا کە تووڕەبی وە دەبێت بەرامبەر ئەمە بخوێنێتەوە کە ئەمە حاڵەتێکی وەکو ئەوەیە کە حاڵەتێکی نەخوازراوە هەمیشە مرۆڤەوانیە عوزری بۆ بێنەوە هەمومان وشەی ئازامان پێخۆشە هەموو کەس شانازی بۆ دەکات پێ بترێت بەخوا فڵان کەس کەسێکی ئازایە هەمووشمان ڕقمان لە وشەی ترسنۆکە بەداخەوە هەندێک کەسی ناحاڵی لە دین و ژیند و لە ڕووی جەنابتان پەرژین بێ کەسانێکە ناڕۆشنبیرن کەسانێک هەم پەمبدراون لەلایەن خزم و کەسێکەوە وا تێگەیەندراون خۆی وا حاڵی کردووە کە ئازا ئەو کەسەیە کەسێکی تند و تیژ بێ تووڕە و پەست بێ دەزوە شێم بێ ئایا ئەمە ئازایەتیە ئەمە جێی شانازیە نەوەڵا بمبورن ئەوە نیشانەی بێعەقلیە نیشانەی ئەو کەسانی کە دایمە تند و تیژن دایمە تووڕە و پەستن بەردەوام دەزوە شێنن دایمە شەڕانین ئەمانە ئازانین ئەمانە دەرونیان نەخۆشە ئەمانە پچوچی ناخیان هەیە کەسی وا هەیە پچوچێک لە ناخیایەتی دەیەوێت ئەم پچوچی و عیبەی ناخی داپۆشێ دایمە خۆی بە کەسێکی ئاژزانیشان دەدا ئەوانە ئازانین ئەوانە ترسنۆکن ترسنۆک ئەو کەسە نییە کە شەڕ ناکات ترسنۆک ئەو کەسەیە حەقێکت پێ لە شوێنی خۆیدا ناوێری بێڵێ لە مەدیسێکا قسەیەکی جوان دەزانی بۆ دەترسی ئەو خەڵکانە ژۆک تۆ مرۆڤن باشە دایان لە تۆ باڵاتر بێ کاتێک قسە دەگاتە سەر تۆ و دوو دیێڕی جوانت پێەیە قسەیەکی جوان و حەقت پێەیە بیڵێ مەترسە لە شوێنێکە شوێنی قسەی خێرە مەوعیزەیەکی خێر بکەی خەڵک گوێت بۆ دەگرێت لەوانەیە نوێژنەکەرێک فێری نوێژکردن ببێ کەسێکی لاڕێ و لادین ڕوو لە دینی خوای پەروەردگار بکە مەخەجڵێ شەرم مەکە تەبەن لیلجوبنی لەو حاڵەتەدا ترسنۆچی ئەگەر نەتوانی چوا قسەی خێر بکەیت
ترسنۆک ئەو کەسەیە کە ئەوەی لە دڵیایەتی ناتوانێت بە دایک و باوکی خۆی بڵێ بۆ دایک و باوکی خۆتی باز ناکەی بۆ دەچی بۆ هاوڕەیەکی باز دەکەی ترسنۆک ئەو ژنەیە بەرامبەر بە مێردەکەی شتی زۆر لە دڵایە حتا دەتەقێتەوە وەکو مەنجەڵی بوخار دەری نابڕێ دەری ببڕە لە دوایدا وەکو مەنجەڵی بوخار پیامەتەقەوە پیاوێک چەند شتێکی لە دڵا کۆ کردوێتەوە بەرامبەر بە هاوسەری بۆ کۆی دەکەیەوە لە کوتوپڕا هەمووی بەسەریا بتەقێتەوە نا ئازابە بڵێ وەڵڵاهی من ڕەخنەم لە کەسایەتی تۆ نییە من ڕەخنەم لەو ڕەفتارەتە ئەی هاوسەری ژیانم تۆ زۆر کەسێکی بەڕێزی دینداری بە حرمەتی بە ئەخلاقی ژن بۆ پیا و پیا و بۆژنەکەی بەڵام لێت ناشارمەوە وەڵی ئەم ڕەفتارەتم بەدڵ نییە ئەم شێوازەتم بەدڵ نییە ئەم سەردانەتم بەدڵ نییە ئەم شێوە خواردنەتم بەدڵ نییە ئەم کاتی خەوتن و لە خەوەستانەتم بەدڵ نییە ئەم هاوڕێتی فلان و فڵانەتم بەدڵ نییە ئەم هەموو بەکارهێنانی موبایلەتم بەدڵ نییە مەی خۆوە لە دڵی خۆتا کۆیکەوە دوای کە تەقیێوانە دەگاتە تەڵاق مەیگەێنە تەقە و تەڵاق لە کاتی خۆیان ئازابە لە وەختی خۆیان بێڵە لەوە جەوی مناسبی خۆیدا بە ئازابین عەود نەفسەکە عەلە الشەجاعەتی فی الإلقاء لە کاتی قسەکردنا مەترسە خەڵق قابلە خۆ لە لوتی فیلبەر نەبووەتەوە غەڵەتیش دەکەی ئێمە وتار دەخوێنینەوە وەڵڵا لە غەڵەت بترسین هەر ناوێنین بچینە سەمین بەر وەڵڵا برا ئێمەش غەڵەت دەکەین مەلاش غەڵەت دەکە کوردەواری چەند جوانی وتووە لە کاتی قسەکردنا جرئەت دەبێت جورئەتت هەبێت زمانیشت تێک داڵێ وشەیەک بە عەکسەوە دەڵێ بەڵام ئەبێ غیرەت بدەیتە بەرخۆت لە کاتی منداڵەکانتان ڕابێنن پاو لە مەجلیسێکا فێری چوار قسە ببن سەرکۆنێ مەکە هەرمەڵێ ڕۆڵە قسەمەکە هەر سەرکوتیکەی بەیانی دەبێتە پیاوێک نازانێت چوار قسە بکە ئەبێتە دایکی مناڵ و شوو دەکات دەبێتە دایکی مناڵ نازانێت چوار کەلیمە بۆ منداڵەکانی بڵێ ئێمە هەر بە منداڵەکانمان دڵێن نەکەی کە گەورەتر لە خۆ لە مەجلیسا بوو قسە نەکەی نا حرمەتی مەجلیس پارێزە حرمەتی گەورەکان پارێزە بەڵام شەجیعیش بە لە مووقعی خۆیدا لە ساتی خۆیدا بە ئەندازەی پێویست قسەش بکە الشجاعة في النصح با ئازاب لە نەسیحەتکردنە لە نەسیحەتا شەرم مەکە بەڵام نەسیحەت نەک فەضیحەت لە کاتێکا کە تەعامل لەگەڵ خەڵکا دەکەی سەرت بەرزکە ئینسانێکی قیت و قنج بە کە زۆڵ مەبە بەئیزنی خوای پەروەردگار هەمووشمان وەکو سەرەتا ژوتم و ئێستاش دووبارەی دەکەمەوە دەبێت دایمە لەخوا پاڕێنەوە ژیانمان بەختەوەرکە لە بەڵام مصیبەت بە دوورمانکە ئومێدی بەختەوەری دەخوازم بۆ خۆم بۆ یەک بە یەکی جەنابتان بینەرانی ئەم پرۆگرامی کلیلە لە کەناڵی دیمەن و دواتر ئەوانەی کەوا دەیبیننەوە دەیبیستنەوە خوای پەروەردگار ژیانی هەموو لایەکمان بەختەوەرکە هەموو لایەکمان لە بەڵاو مصیبەت بە دوورکە تا پرۆگرامێکی تر بە خوای پەروەردگارتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه